ئەوەی جێ خۆشحاڵیە گەنجانی کورد داهێنانی زۆر باشیان کردووە لە بوارە تەکنەلۆژیەکانە. ئەمڕۆ گەنجێکمان لا ئامادەیە ئەو توانێتی لە ڕێگەی ئەپلیکیشنێکەوە بە ناوی هەپیەوە چارەسەری ئەو کەسانە بکات کە گرفتێکی دەرونیان هەیە، کە نەخۆشیێکی دەرونیان هەیە. با بزانین ئەو کەسانی کە گرفتی دەرونیان هەیە چۆن ئەتوانن سوود لە ئەپلیکیشنی هەپی وەرگرن، چۆن هەپی ئەتوانێت بۆ نمونە کەسەکان دڵخۆش بکات، وایە لێ بکات کە ئەو گرێ دەرونی و ئەو نەخۆشە دەرونی کە هەیەە بەرەبەرە ڕزگار بێت لیان، چونکە ڕەنگە زۆر کات ئەو کەسانەی کە گرفتی دەرونیان هەیە هەتاوەکو ئێستاش بەداخەوە پێیان شەرم بێ کە خۆیان لە نزیکەوە بچن سەردانی پزیشکێکی پسپۆڕی دەرونی بکەن. با بزانین ئەپلیکیشنی هەپی ئەتوانێت جێگەی ئەم بابەتە بگرێتەوە. ئەم بابەتە گفتوگۆ بکەین لەگەڵ ڕۆژیار عومەر وەکو پرۆگرامەر کە بە خۆشحاڵی ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانە. کاک ڕۆژیار سڵاو لێبێ و زۆر بەخێر بێیت. زۆر بەخێر بیت کاک. زۆر سپاس. دەست پێت با لە ئەپلیکیشنی هەپی خۆیەوە دەست پێ بکەین، پێمان بڵێ بۆچی بیرت لەوە کردەوە کە ئەپلیکیشنێک بە ناوی هەپیەوە تایبەتکەی بۆ کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە. زۆر سپاس. سەرەتا سڵاوتان لێ و زۆر سپاس بۆ میوانداریتان. زۆر بەخێر بێت. زۆر سپاس مەمنون. سەرەتا هەموو بیرۆکەیەک لە کێشەیەکەوە سەر هەڵەیە کە بیرم لەم ئەپلیکیشنە کردەوە کێشەیەک کە زۆر لە کۆمەلگایە سری هەڵا بوو لە کەسە نزیکەکانمەوە لە برادەرەکانمەوە کە پێویستیان بە کەسێ بوو قسە بکەن لەگەڵ یاخود نەکرد کێشەی دەرونیان هەبێ هەر قسەکردنێکە سترێسێکە کە هەیەە حەزەکەن لەگەڵ بەرامبەر قسەکەم بەڵام شەرم ئەکەن ناوێرن لە دەوروبەریان ئەترسن لە ڕای خەڵک ئەترسن لە ڕای کۆمەلگا ئەترسن. هەستم بە چارەسەرکردنی ئەم کێشەی لە ڕێی دیڤڵۆپکردنی ئاپلیکیشنی هاپی پلتفۆرمێکی ئۆنلاینە بۆ هەموو کەس کە بە هیچ جۆرێ زانیاریەکانی ئەو کەسە دەرناکەوێت کە لەگەڵ ئەم دکتۆری نەفسی خۆت ئەم تۆژەری کۆمەڵایەتیە قسە ئەکات یارمەتی ئەیات بۆ حلکردنی کێشەکانی تا ئەو حدەی کە ئامادەیە خۆی چۆن بڵێ دەموچایکش بکە یاخود بزانێکە کێیە و بتوانێت ڕێنیشاندەری بێ بۆ ئەم کەسە کە دڵخۆش بێ یاخود کێشەکانی بۆ حلکە یاخود هەر کێشێکی دەرونی هەبێ. زۆر باشە. تا چەند کارت بۆ کردووە کە یعنی کاراسانیت کردووە کە هەر کەسێ لە مۆبایلەکەی خۆیان ئەم ئەپلیکیشنە بە شێوەیەکی زۆر سادە بەکاربێنێت تاوەکو بتوانێت ئەو گرفتێکەتی بە تایبەتی لای خۆمان زۆر جار گرفتە دەرونیەکان زۆر جار بەداخۆ لای خۆمان بە عیبێ زانەگەر سەردانی پزیشکەکە بکەن، بەڵام ئەمە ڕێگەیەکی زۆر باشە بە تایبەتی لەوانەیە بۆ زۆربەی بەبێ جیازی لە نێوان خانمان و پیاوانە کە بتوانێت پێی کۆنتاکتێک دروستکە لەگەڵ پزیشکەکەیە تا چەند ئاسانکاریتان کردو بۆی هەموو کەسێک بتوانێت بەردەستی بێت. بەڵێ وەکو جەنابەت فەرموود ئەمە بۆ حلکردنی ئەو کێشە ئەساسیە کە خەڵک شەرم ئەکا یاخود ناتوانێت بچێت بۆ کلینیک بۆ لای دکتۆری نەفسی یاخود ئەو دقەیە پێویستی پێێتی نەک هەفتەیەکتر یاخود مانگیشتر موعیدی بۆ بنووسێ و ئەم شتانی بۆ بکرێت. ئێمە وامان کردووە کە ڕاستەوە خۆل لە ماوەی 2-3 سەعاتە تۆ بتوانیت ڕاستەخۆ لەگەڵ ئەم دکتۆریا قسە بکەیت لە ڕێی پڕکردنەوەی فۆرمێکە لەم فۆرمایە تۆ ناوی خۆت زانیاریەکانی خۆت کە ئەو زانیاریانە لای دکتۆر پیشان نادێت تا حدێک کە ئەوە پیشان ئەدێت کە چی کێشەیەکت هەیە. بۆ نمونە تۆ سترێست هەیە ئەگزایەتی هەیە کێشەی ترومات هەیە کێشەی بێتاقەتی هەیە دیپرێشن هەیە دکتۆرەکە تەنها ئەوە بینێ ئەمە زانیاریەکانی کە لای خۆمان ڕێژەوە بە هەموو جۆرێک پارێزراوە و هیچ کەسێک نایبینێ تەنها خۆمان نەبێت. باشە کاکە ڕۆژیار پێمان بڵێ ئەم ئەپلیکیشنە بە زمانی کوردیە یاخود بەس بە زمانی ئینگلیزیەوە بۆ پرسیارم کرد لە ناوەکەیەوە تۆزە سەرنجی ڕاکێشان بڵنە هەپی بە ئینگلیزی داتان ناوکاتە ناوڕۆکی ناوم ئەپلیکیشن شەر ئینگلیزیان بە زمانی کوردی تا بەردەستە لە ئێستا کوردی و ئینگلیزی بەردەسە توانین بە کوردی و بە ئینگلیزیش توانی فۆرمەکان پڕکەیت یاخود ئینتەرفیسەکە ببینی و لە داهاتووە هەوڵەین کە عەرەبیشی تێ بکەین و بە 3 زمان بەردەست بێ. باشە ئەمە بۆ هەردوو جۆرە سیستمەکە بە هەردوو جۆرە سیستمەکە بەردەست ئەبێ ئەندروید و iOSیش و بە هەمان شێوە وێب بیسیش بەردەست ئێستا بڵاو کراوەتەوە بۆ نمونە بینەران ئەتوانن ئێستا سوود لەو ئەپلیکیشنە وەرگرن یان لە ئێستا بۆ وێبەکە بەردەستە ئەتوانن سەردانی بکەم بەڵام 2-4 ڕۆژی بڵاوکردنەوەیەتی کە لە 2-4 بینەران ئەتوانن بەکارهێنەران ئەتوانن دایبەزن هەم لە iOS هەم لە ئەندروید. زۆر باشە. پێویستی بە ئینتەرنێت هەیە ئەم ئاپەکە بتوانین کاری بکرێت؟ بەڵێ پێویستی بە ئینتەرنێت هەیە. سەرەتا ئەو کەسانی کە دای ئەوەزیانن کە ئاپەکەکەنەوە چی پێویستە بیکەن یعنی چی شتێک ئەبێ جێبەجێ بکەن بۆی کە بتوانن ئەمان بەشدار بنتیە؟ بەڵێ سەرەتا بۆ چونە ناو ئاپلیکیشنەکە پێویستە بە دروستکردنی پرۆفایلێکەیە ئەم پرۆفایلە تەنها و تەنها خۆتی بینی هیچ کەسێ نایبینێەوە تەنها بۆ ئەوەیە کە ئێمە بزانین کە کەسێکی ڕاستیە یاخود بۆ تێنی قسە لەگەڵ دکتۆرەکاناکە تەنها بۆ ئەوەیە پێویستە بە ئیمێڵێک و پاسوۆردێک و هیچیکە نییە. باشە کاکە ڕۆژیار بۆ ئەم ئەپلیکیشنە
بە دڵنیاییەوە ئەبێت کەسانی پسپۆر پزیشکە بەڕێزەکان بۆڵنە وەڵامی پرسیارەکانی من بنەوە کە گرفتێکی دەرونیم هەیە چەند پزیشک چەند کەسی پسپۆر لەم ئەپلیکیشنیان لەگەڵ تویا بەشدارن سەرەتا ئەم ئیشە وا دامنا کە ستێپ بای ستێپ بێ لە ستێپی یەکەمە یاخود لە بەشی یەکەمە ئێمە چیەکەین تەنها توێژەری کۆمەڵایەتی تێەکەین و کێشەکانی کە ئاڕاستی توێژەرەکانەکرێ ئەبێت تەنها ئەو کێشانە بێت کە پسپۆری دەرونی بۆ دکتۆری نەفسی بتوانێت حوالی لای توێژەری کۆمەڵایەتی پێ ینی کێشەی ناوماڵە کێشەی شخصی خۆتە لەگەڵ توێژەرەکە باسی بکەیت و ستێپی داهاتووتر هێنانە ناوەی دکتۆرەکانە چکە تۆزێ قورسێ ینی دکتۆر بێنیتە ناو ئەپلیکیشنێکەوە کە ئەکاتە باری چۆن بڵێ بێت لە وەزارەتی تەندروستی و ئەم چۆن بڵێ ئیجازێت پێ بدرێ سەرەتا تەنها توێژەری کۆمەڵایەتی بۆ دوای هەوڵەین کە لەگەڵ حکوومەتی میشە قسە بکەین و بتوانین کە دکتۆرە نەفسیەکانیش بێنین ناو ئەپلیکیشنەکە. باشە من لە ڕێگای چاتێکی ئۆنلاینەوەیە چۆنە سێ ڕێگا هەیە بۆ قسەکردن لەگەڵ ئەم دکتۆرەکانە چاتی ئۆنلاین هەیە و ڤیدیۆ کۆڵیش هەیە و ڤۆیس چاتیش هەیە ینی هەم ئەتوانی ڤۆیس بنێری هەم ئەتوانین چات هەم ئەتوانین ڤیدیۆ کۆڵیش هەیە. کۆنتڕۆڵکردن تا چەند گرنگە لەسەر ئەم ئەپلیکیشنە هەبێت چکە لەوانێت لە 10 کەسا 4 کەسی بۆ مەبەستێکی باش و تەندروستی بوێت بەڵام هەندێک کەسێ لەوانەیە پەیوەندی بکات بۆ کۆمەڵی ڕەفتار و وشەی نەشیاو بەکاربێنێت چکە تۆ کەسانی کە توێژەری کۆمەڵایەتین گوێ لە تۆگرن بۆی گرفتەکە بۆ چارەسەرکردن بەڵام ئەوان ژەگەر چەند جای ڕوبەڕووی ئەمە بنەوە لەوانەیە نەتوانن بیکەن چ کارێکتان کردو بۆی کە کۆنتڕۆلی بکرێ بۆی کە کەسانی خراپ داخڵی ئەم ئەپلیکیشنە نەبێت وەکو داخڵبوون ئەموو کەستوان داخڵ بێت بەڵام ئێمە سینیەکمان بۆداناوە تەکنیکێکمان بۆداناوە لە ناو چاتەکانە کە فلتەری ئەو وشانە ئاکات مەجموعەی وشەمان داناوە کە زۆر بەکارێت ئەوانە فلتەرەکەین ئەگەر ئەم وشانە بینرا ڕاستەخۆ یوزەرەکە بلۆکە بێ و چیتر ناتوانێت ئەکاون دروستکاتەوە بۆ ئیمێڵە بێتی بە هەمانشی ئەگەر ئیمێڵی کەشدا بنێتەوە بە هەمانشی ئەو وشانە ئەبینێت سیستەمەکە ئەیبینێت و بلۆکیەکات. باشە وتت لە 2-4ەوە هاوڵاتیانەتوان سود لەم ئەپلیکیشنەوە وەرگرن بۆ نمونە خوا نەخواستە کەسێک ئەمە باسی کێشەیە بکەم بۆی کە تۆ زیاتر ڕوونکردنەوەمان بیتێ کە چۆن ئەم ئەپلیکیشنی هەپیە هاوکاری کەسەکەکە بەداخۆی سا ڕێژی جیابوونەوە زۆرە ڕەنگە دوو هاوسەر جیابوو بێتنەوە خانمەکە بۆنمە تووشی گرفتێکی دەرونی بوو بێ بەهۆی ئەو ستێس و قەلەقی و خەم و خەفەتی کە هەیەی حەز نەکات تەنانەت لە ماڵەوە بچێتە دەرەوە بۆ لای پزیشکێکی پسپۆڕی دەرونیش هەپی چۆن ئەتوانێت هاوکاری ئەو خانمە بکات چۆن ئەتوانێت بۆنمە ئەو خاتونە هەپی بکاتەوە جارێکی تر وەکو لە سەرەتاوە وتمان ئەم هاپی بۆ ئەو هاتو ئەم کێشانە چارەسەرکە سەرەتا توێژێری کۆمەڵایەتی توێژێری کۆمەڵایەتی توانێت و کێشەیە چارەسەر هەتا حەدێک هەتا ستێپێک وەکووتمان لە سەرەتاوە تەنها توێژەری کۆمەڵایەتیە بێت ئەگەر ئەم توێژەرە زانی ئەم کەسە پێویستی بە پێویستی بە یارمەتی زیاترە یا خۆت پێویستی بە دکتۆرێکی مختەسەکە قسەی لەگەڵ بکە و چارەسەری بۆ بکە ئەو کاتە حواڵەیەکا بۆ لای دکتۆریشی نەفسی کاتی زۆر پێ ناچێ ئەمە نەنا ئێمە وامان کردووە ینی وا قسە لەگەڵ توێژەرەکان ناکەین و قسە لەگەڵ دکتۆرەکان ناکەین کە بە زووترین کات تۆ بتوانین لەگەڵ ئەم کەسای قسە بکەیت یعنی چۆن بڵێ ئێمە ئەگە بزانین دکتۆرە یاخود توێژەرێک لە سکێژۆڵەکە کە بۆمانداناوە لە ناو ئەپەکەیە کاتی نییە پیشانی یوزەرەکەی ناین یاخود لای ئەم بۆ یوزەری نانێرین ئەمە ئەو کەسانی پیشانین کە لە ئێستا بەردەسن بتوانە ڕاستەخۆ قسەیان لەگەڵا بکە و بە هەمان شێوە بۆ دکتۆری نەفسیەکە شەروە بێ ئەگەر توێژەری کۆمەڵایەتەکە نەیتوانێت ئەم چارەسەر بکە و چۆن بڵێ ئەکسپریەنسی ئەوەی نەبوو یەکسەر حواڵەی دکتۆریش کە ئێستا کە زۆر باشە کەواتە ئەو کەسانی کە بۆ نمونە گرفتێکیانە بێ پەیوەندیەکەن بەم توێژەرە کۆمەڵایەت یاخۆ پزیشکی دەرونیەوە لەوانەیە سەرەتا ئەزانین کە یەکەم جار بەس گوێیەکرێت زانێ ئەمە گرفتەکەی چییە دوای ئەوە کۆمەڵە ڕێگەی پێڵێت ئەڵێ کەمانە تاقیکەرەوە کەمانە پێویستی بە چەند جارێکە سا لەوانە بینەرەکانمان بڵێ ئایا ئەو کەسە بەبێ بەرامبەرم ئەم توێژەرە مشتانەی بۆ کات یاخود ئەبێ پارەی باتێت تێگەم ئێمە هاتوین بۆ ئەوی تۆ بتوانی ئەم یوزەرە بێتە سەرم ئاپلیکیشنی تۆ پێویستەکە ئاسانکاری بکەیت ئاسانکاریەکەش لە چیەوەیە تۆ هەچی بۆ لای دکتۆریشی نەفسی یاخود پسپۆڕێکی دەرونی عادەتەن و ئاڤرێجێک ماوەرگتۆ کە تۆ لەگەڵ دکتۆرەکە قساکەی 15 بۆ 20 دقیقە خو 25 دقیقە قسەی لەگەڵ بکەیت ئەم ماوەکەمە هەیە لەم ماوەکەمە تۆ ئەوەی کە لە دڵتایە ناتوانێت تعبیری بکەیت ئێمە هاتین ئەو ماوەیەمان درێژ کردو بۆ کاتژمێرێک تۆ کاتژمێرێک بە کامل توانین لەگەڵ ئەم توێژەرەیە خۆ ئەم دکتۆری نەفسیە قسە بکەیت و کە تەواوی ئەم دکتۆرە لە ئەپلیکیشن لە ناو پرۆفایلەکەی تو خەزنەمی هەر جارێ ویستەوە قسەی لەگەڵ بکەیت ڕاستە خۆ توانانی سکێجوڵیشی لێوەگری بۆ ئەو ڕۆژە و بتوانێت قسەی لەگەڵ بکەیت و بۆ مەسەلەی پارەیانەکەش بەفری نابێت
وەکو یەکەم سێشن بۆ هەموو یوزەرێک فری ئەبێ بەڵام بەدوای ئەوەیە ئەبێ بەپارەیان. زۆر باشە. کاک ڕۆژیار لە بۆ نمونەیەک کاتە چەند کەس ئەتوانێت بۆ نمونە گفتوگۆ لەگەڵ توێژەری کۆمەڵایەتی بکات لە ئێستا چەند توێژەری کۆمەڵایەتی بۆ نمونە لەناو ئەم ئەپلیکیشنی هەپیە هەن بۆ ئەوەی کە بتوانن هاوکاری خەڵک بکەن. سەرەتا وتمان لە دوو چوارەکە بڵاو ئەبێتەوە ئەو کاتە 100 توێژەر حاضر بێ بۆ بەشداریکردن و ویستم ئەو پۆینتە شڕونکەمەوە ئەمە هەڵمەتێکی باشە دەرفەتێکی زۆر باشە بۆ توێژەرەکانمان ئەوانی کە تازە هاتوونەتە ئیشەکە و تازە تەخەروجیان کردووە ئیشیان نییە ئەمە دەرفەتێکی باشە بۆی کە خۆیان بناسێنن و بە هەمان شێوەگە تۆ کەسێکی بۆ بەتوانانەبی لە ئەپلیکیشنەکە نەخۆشێک نایە بۆ لاوچکە تۆکە لەگەڵ توێژەرەکە قساکەی ڕێتینی ئەیتێ بەم ڕێتینێت تۆ بەرزەبییتەوە ئەناسرەی ئەمە دەرفەتێکی باشە بۆ توێژەرەکان و بۆ ئەو دکتۆری دەرونیانش کە سەرەتا هاتوونەتە ئیشەکە و ئەیانەوێ خۆیان بناسێن و توانەکانیان باش دەستکەن لەگەڵ ئەوە تا چەند هەڵتانەوە بۆ نمونە بڵێ 10 کەس یان 15 توێژەری تایە من کەسێکم ئەمەوێ پەیوەندیان پێوە بکەم لەم ئەپلیکیشنەیە چەند هەڵتانەوە CV ئەو کەسانە هەبێت بۆ نمونە بۆی بزانم کە کاک ڕۆژیار توێژەری دەرونیە بەڵام چی کردووە ینی سیڤەکە بۆی کە بزانم لە گرفتەکەی من نزیکە بیتەوە تۆ توانی چارەزیان چی کردووە ئەمانەوە لەوانەیە لە وڵاتانی پێشکەوتووە زۆر ئەمە بەردەست پێ بۆی کە تۆ توانی باشترین هەڵبژێری بۆ سەرەتا ئەمە سکرینێکمانەوێت کە تۆ دکتۆرەکانی تیابینی خۆ توێژەرەکانی تیابینی کە کلیک لەسەر پرۆفایلی ئەم توێژەرانە ئەەکەی باگراوەندی کاملی ئەم توێژەرێتە بەردەسێ بە دیسکریپشنی ئەم دکتۆرەوە ئەو باوێکە خۆی دایناوە سیڤەکەی بێ ناوەکەی بێ ئیشەکانی بێت لاوانێ توێژەرە تەنها ئیشی نەکرد بێ پێشتر هیچ ئیشێک دانانێ بەڵام ئێمە ڤێریفای ئەمە ئەەکەین ئەم توێژەرەکە هەیە بۆ لای ئێمە ئەڵێ بۆ منە من ئەکسپێرەنسم لەم دوو سێ شوێنە هەبووە ئەبێ بەڵگە بێنێ بۆ ئەم ئیشەی بزانی وایە یاخودنا چونکە ئێمە ناکرێ هەموو کەسێ بکەین ئەپلیکیشنەکە و هەموو کەسێ چۆن بڵێ تۆ ئەم نەفەرەکە هەیە بۆ لای تۆ ئەمە ڕادەستی تۆیەکەین تۆ ئەبێ ئاگاد لێ بێ ئێمە بێ بزانین کە کێ چی توێژەرێک تۆ لەگەڵ ئەم خەڵکیا قساکە ئەم خەڵکی کە پێویستی بە یارمەتیە لەبەرەوە ئەو بەڵگانە هێنین سێ توێژەرەکانی بزانین تەواو هەموو قسەکانی کە ئەو کاتەی خێنی پرۆفایلەکەی و یوزەرەتوانێت و پرۆفایلەکەی ببینێت. باشە کاک ڕۆژیار هیچ کاتێکدان جاوە بۆ منە لەم ئەپلیکیشنەیە بڵێ تۆ ئەتوانیت ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانێ بۆ 8 ئێوارە پەیوەندی بە توێژەرەکانمانەوە بکەیت چونکە ڕەنگە زۆر کەسە بێ لە نیوەی شەوە بۆ نمونە بێ قسەیە بکە لەگەڵ توێژەرەکەیان بێوێت باسی کێشەکەی خۆی بکە ئەم بابەتانەتان چۆن ڕێخستۆتەوە لەم ئەپلیکیشنەیە وامان کردووە کە تاکو حەدیەوەی کە بڵین 24 ساعتە بەردەست بێت چۆن ئێمە هاتوین کە لەگەڵم توێژەرانە قساگەین ئەڵین تۆ لە ڕۆژەکەیە ئینتەرفیسی شێنن لە ڕۆژەکە تۆ کەی و کەی پێت ئەکرێت باشە ئێتە تۆ لەوانێ سەعات 11 شەو پێت بکرێت تۆ لە 11 شەوە بەردەسە بیکە یوزەریەتە ناو ئەپلیکیشنەکەەوە تۆ ئاکتیڤی ئەتوانی کەس نەخۆش قسە لەگەڵا بکە یەکەم قسەمان کە لەسەر ئەپلیکیشنەکە شەیبینن شەوە تا بۆ نمونە ئەگەر کاتژمێرێک تا 12 شەو بەردەسە بێت ئەم توێژەرە بۆ نمونە ئۆنلاین بێت چاوەڕێ بکە یوزەرێک پرسیاری لێ بکە طبعاً بەڵێ ئەمانەی ئەو مۆتۆیە بڵاوکەینەوە یاخود ئۆسلۆگنە بڵاوکەینەوە کە ئەم ئەپلیکیشن 24 ساعتە بەردەسەوێت بۆ تۆ کە یارمەتی تۆ بە وەکو سەپۆرتیش ئێمە 24 ساعتە بەردەسە بین کە تۆ ئەگەر کێشەیەکت خوا نەخواست لەگەڵ دکتۆرێکە هەبێ یاخود توێژەرەکە هەبێ ڕاستە خۆتوانی کۆنتاکتمان کەیت و ئێمە کێشەکەت باشین لەگەڵ ئەوەیە ئەگەر کەسێک باسی بۆ کێشەیەکی کردبێ بۆ توێژەرێک هەر بێوێت ئەو توێژەرە جارێکتر ڕەنگە کێشەکەی لە ڕێگای توێژەرێکی کۆمەڵایەتی و چارەسەر بکرێت هەر بێت ئەم کێشەیە جارێکتر بۆ توێژەرە باسکاتەوە چۆن ئەتوانێت هەمان توێژەر بۆ نمونە بەردەست خاتەوە چۆن ئەزانێت کە بۆ نمونە ئەم لە سعات 11 هەمان توێژەر بۆ نمونە ئۆنلاینە و بەردەستە ئێستا کە باسی گرفتەکەی بکە ئەمەیان چۆنە وەکوتم هەر لەگەڵ هەر توێژەرێکە قسە بکەی ڕاستەخۆ لەناو پرۆفایلەکەی تو سێڤ ببێ ئەڵێ تۆ بۆ منە ئەو ڕۆژە لەگەڵ ئەم توێژەرە قسەت کردووە حەزەکەی لەگەڵ یا قسە بکەیتەوە ئێتە سێ سکێجۆڵەکەی ئەگەر سکێجۆڵەکەی لەو کاتیا بەردەست بێ ڕاستەخۆ توانی قسەی لەگەڵا بکەیتەوە و هەوڵێکی زۆرمانیا و ئەشیەن کە توێژەرەکان لە زۆرترین کات بەردەست بن باشە وای لە یەکەین کە بە سەرێکیترین ئیشیان ئەم ئەپلیکیشنە بێ وەکۆی لە دەرەوە ئیشەکان بکەن بۆ ئەوەی کە یوزەر بە کاملی ڕۆژەکە سودمەند بێت لە ئەپلیکیشنە زۆر باش بینەوە سەر هەر پەیوەندی بۆ پرسیاری پێشووترمەوە هەبوو کە باسی
پارەم کرد بڕەپارەکەی کردوانەوەی کە بینەرمان بێک سەر پرسیارێک کە تۆ ڕۆژانە کاچی بۆ لای پزیشکێک کە بڕەپارێکی ئەنجات بینێ ئەمەی کە ئێوەش داتانەوە بە تایبەتی لەوانەیە وەگلانی دەرونی زۆر کە سوودی لێ بینێت کە زۆر کەسەیە کە نەیە خۆی ببینێت یعنی خۆی پیشانبات بەڵام بڕەپارەکە چۆن دەست پێکات لە یەکەم پەیوەندیەوە دەست پێکات یاخود ئێوە بڕەپارەکەتان دیاری کردووە وەک لەوەی کە تۆ ئێستا من ڕاستەخۆ بچم بۆ لای پزیشکێک بڕەپارەکەی دیاری کراوە بۆ مناڵی 15000 بەڵامیەوە هاتوون لەم ئەپلیکیشنە لەوانەیە کەمترتان کردوێتەوە بۆ یەک زۆرترین خەڵک توانێت لێەوە سوودمەند بێ لەوە ڕوونکردنەوەیەکمان لەسەرەوە وەکو لە پۆینتێکە باسم کردوتم سەرەتات فری ئەبێ بەڵام فری چۆن بێبەرامبەر بێ 25 دقیقە توانین لەگەڵ ئەم توێژەرای قسە بکەین ئەم 25 دقیقەت فری ئەبێت تەنها چارتکردنێ بۆیە بزانیت کە ئیشەکەت چۆنە و تا چەندێک تۆ توانی پشتی ببەستی ئەین تۆ یوزەر پێویستەکات کە بە شتێکا بڕوا تاکو و سیقت پێ بکە پارەکەت بات لە حاڵەتی دووەمە کە تەواو ئەبین لەمە ئێتە حەزەکا بۆ منە کێشەی نیە لەگەڵم توێژەرایە قسە بکاتەوە ئەو کاتە بڕەپارەی ئێمە سێرمان کردوت بە ئامی گشتی دکتۆرەکان 15 بۆ 20 هزارێن بۆ 30 دقیقە 25 دقیقە ئێمە هاتوین بۆ ئەم ساعەتە 10,000مان داناوە کەمترتان کرد بەڵێ کەمترمان کردوت و کاتەکەشیمان درێژتر کردوتەوە تۆ بۆ ماوەی کاتژمێر دەتوانانی بە 10,000 لەگەڵ ئەم دکتۆری نفسیاخت ئەم توێژەرای قسە بکەیت. ئەو کەسابێت چ جۆرە ئەکاونتێکی هەبێ بۆی کە ئەو بڕەپارێ بخاتە سەر حسابەکەی ئێوە بوون بڵێ ئەمە کێشەیەکی زۆ سەرێکە لە بەعام لە کوردستانە کە ڕێگایەکی ئۆنلاینمان نییە بۆ کردنی ئەمە بەڵام بە خۆشحاڵیەوە لە ئێستا ڕێگایەکمان دۆزیەوە ئێمە کە تۆ ڕاستەخۆ بە فاس پێی پارەکە بی ڕاستەخۆ ئێمە چیەکەین تیکتێک خێنە ناو ئەکاونتەکەی تۆوە باشە بە پێی ئەم تیکتە تۆ توانین لەگەڵ دکتۆرەکە قسە بکەیت ئاتەن ئێمە چیەکەین پێنج تیکتە خێنە ناو ئەکاونتەکەی تۆ بۆ هەر تیکتەوە توانین لەگەڵ دکتۆرێکە قسە بکەیت. زۆر باشە کاتە داونلۆدکردنی ئەپلیکیشنەکە خۆی فریە بەڵام کە دەستەکەی بە گفتوگۆکردن لەگەڵ توێژەرەکانە ئەو کاتە تۆ توانی پارە وەرگری. بەڵێ باشە فیدباکی بۆ منە توێژەرەکان چی بووە ئێوە هەر یاخود توێژەرەکان نەجارە با باسێکی هاوڵاتیان کەم ئێوە بەشداری تێکڤێستان کرد بۆ ئەو فێستیڤاڵێک کە کرا لە ماوەی ڕابردووە لە شاری سلێمانیا فیدباکی هاوڵاتیان چۆن بوو بەرامبەر بە ئەپلیکیشنی هەبی تا چەند دڵخۆش بوون بەوەی کە ئەپلیکیشنێک هەبێ بتوانن لە ڕێگەی ئۆنلاینەوە گیر و گرفتە دەرونیەکانیان چارەسەر بکەن. بەڕاستی چاڕوانی ئەو فیدباکم ناکە کە لە تێکفێستا وەرمگرت یعنی خەڵک ئەوەنە بە پەرۆژ و بۆ ئەمە ئەو کووە ئەمێ دای بەزێنم بەکاری بێنم ئێستا دکتۆری تایە ئێستا توانم قسان لەگەڵا بکەم ینی بەڕاستی ئەوەی کە چاوەڕێمە کرد ئەوە نەبوو کە خەڵک ئەوەنە پێویستی بە توێژەر بێ ئەوەنە پێویستی بە قسەکردن بێ فیدباکێکی زۆر باش هەبوو و خەڵک زۆر ئامادە بوو بۆ بڵاوکردنەوەی ئەپلیکیشنەکە. زۆر باشە باسی کارکردنەکە بکەین هەر خۆ بە تەنیام کاراکە یاخود تیمێک لەگەڵایە کە بتوانن هاوکارە بن وەڵاهی لە ئێستای بەس خۆن بەس خۆتی بەڵێکیان چۆن ئەتەوێت کاک ڕۆژیار بۆ نمونە ئەم ئەپلیکیشنی هەپیە لە ناو خەڵکا زۆر بە باشی بڵاوکەیتەوە چ کارێک بۆ ماکەیت؟ بەڕاستیەکەی ئەمە ئیشێکی زۆرێوێ ئێمە من و خۆم پرۆگرامەرم من لایانی بزنسەکەی باش نیم باشە ئەمە پێویستی بە تیمێکی گەورەیە منوەکو سەرەتا بڵاوێکینەوە لە ناو خەڵکا بڵاوێکینەوە بزانین تا چەندێک فیدباکی باشە بێ ئیتر دوایەوە چاوەڕ ئینڤێستەر و سپۆنسەری بزانین چیەتە ناو ئیشەکە و باشری بکەین لە ڕێوانە. زۆر باشە دەست خۆش بە کاکە ڕۆژیار هیوای بەردەوامی دڵنیام ئەم ئەپلیکیشنە سوودێکی باش بە تاوای هاوڵاتیان ئەگەێنە دووبارە ماندوو نەبێت. دەست خۆش بێت.